سال 2019 چیدن خیر و خوشی و هیویدارین سال 2020 بیتن سال کا پر خیر و خوشی و برکت و توافق ملت کرد بیتن هیویدارم سال کا زور خوش بیتن. پیام من بو خلک کی او کو سال 2020 هاری کار حکمت خویا هرم بن بو هند کو ام گهینا هیوی آماده خویت ملت کرد. لە ڕووی چاکسازی و پێشخستنی ئابووری و هەلیکاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێتن 2020 زیاتر پەرە بدێ بە هەلیکار و گەنجان و پێشخستنی زیاتری کوردستان لە ڕووی ئابووریەوە. هیوادارم ساڵی 2020 بێتە هۆی ئاشتی لە نێوان هەموو گەلان و لە نێوان هەموو ئاینە جیازەکانی کوردستان بەیەکەوە بژین بە ئاشتی و بە ئەتەبایی لە کوردستان. والله دكون يا هديونا مناسبة على كتن هديات بن وطبعا نوكاج برف سري صولة هدية دي بدرين وجودي تشتيت سري صولة جا بوكيتن هديانا تشتيت هدياجك سري صولة بدر على قاصد كتبو مقابل خواه مروفت خواه بو مناسبة سري صولة على كتبته. دي موسمي سر ساله و دم هديانه و ازادیم هدیه بکرم هنگ گلاب کرم بو هوالا بو او هوالش من عاجز در فتکه و ام پیک بین سالگانی سر مرا بوری ده ها داوان ده نیست نیو و هسته ده هن لودک Здравствуйте, гости дорогие! В этом году такой прям интерьер, такие домики маленькие для детей, все персонажи со сказок вот, советского времени. Конечно, шикарно, елок очень много, я не знаю, столько огней, оно просто потрясающе. Здесь поистине царит новогодняя атмосфера. Люди гуляют, радуются в предвкушении Нового года. В центре Москвы, на Никольской, в Красной площади все максимально готово к Новому году. Очень красиво, атмосферно, колоритно. Гуляем, радуемся, погода позволяет. Однако нет снега, но это абсолютно не мешает.